لە پاش ناوبڕەکەەوە جارێکتر سڵاوتان لەبێت ئایا سیمای عربەت کە جاران ئاتیتەنەوە عربەتەوە سیمای دەیەک تێبینی بەڵام ئێستا ئەو سیمایە نەماوە لە سیمای شارێکە چێت ڕاستە خزمەتگوزاری یاخود پێشکەوتن لە وڵاتە شتێکی باشە بەڵام بۆچی گوندەکانی ئێمە سیماکانی خۆیان لەدەست ئێن یاخود ئایا شتە سروشتەکان ماونەتەوە وەک ئەوەی کە جاران لە ناو عربەتە دۆیەکی زۆر باش دروستەکرا بەڵام ئێستا ئەڵێن بە مەچینە یاخود خەسالە ئەم دۆیە دروستەکرێت مەڕووماڵاتیش لە کەمبوونایە وڵاوی ساکێت لە بەر ئەوەی خەڵکە بەرەو پێشەوە ڕات اینجا دوای شتەکە بەرەو پێشەوە ڕۆیشت و ئەیتم سم من منالێکم ببێت هەدوونە منالێکم بێ کە چای بەینەکەی خانوویەکە مسەلح بوو لە ماوە تێمە ئاڵێ ئەڵێ باوەینە فڵان کەس بۆچی خانووەکەی مسەلح و خانووەکەی ئاوایە بۆی ئێمەنێکی دەستکاری نەکەین لەبەر ئەوەی کە قەناعەت نەماوە بێ قەناعەتیە مەڕووماڵات و شتی وڵاهی کەم بۆی ساکی بە زۆری کەم بۆتە بە زۆری وەکێ حکوومەتی هەرێمی کوردستان ینی کێشەکەی لەوەیە کە با بڵین دەغڵودان نایان تۆ نایە بە فەلاحچی وڵا دەوڵودان نادەن بە فەلاوە هیچ بە ساحب حیوان هەر نایدەن ئەمجار پەیوەندیەوە نیە و لە ئێرانەوە بە زۆری حیوان و ماڵاتێ و حیوان و ماڵاتەکە ئێرێش ڕەواجی نییەوە زیاتریەوە لە دی ئێرانەوە زیاتر لە ئێرانەوە تێ بەڵێ ئەرەوەڵا وڵا خۆم قەساویەکەم میتر ئەی کڕم و ئەی فرۆشمەوە مەسەلەکە وەتانێ چێواریەکەیت بەڵێ چێوادەکەی نێم ئەوە ئیشەکەمان ئاواتانێ ئێتر لە ڕووی حکومەتیش حکومت ئەزانی چۆنە پاڵفتە ئەم میلەتەی خۆی نەکرێت تا ئیساکێ بزانێ ئەم میلەتە کێ مستاق و کێ مستاق نییە ئیسا بە زۆری ئەو خەڵکە بێمەعاشە بەس کاتی دەنگدان هاتە پێشەوە هەواڵێ بڵاوەکەنەوە کاکە مەعاشتان بۆ دەرەکەن و مەعاش و مەعاشە دەنەوە میلەتە مەعاشی چێ دەنەوە میلەتە سەیرەکەی ماڵکاو لە گشتی ماڵکاول و ماڵوێرانە پیاوی وایە سەیرەکەی 34 میلیۆنی هەیە پیاوی وایە هیچ تەبای خوای نییە و زۆر بە مستەحەقیشەوە باشە چێواری ئێستا کە ئێستا باس کرد کەم بۆتەوەیان زۆری کەم بۆتەوە هەر کەم بەڵێ ئارەوەڵە زۆر کەسەیە لە فەیسبووکە یاخود کە کاتێک لە ناو بازاڕە پیاسەیەکەکەین یەکتریە بینین ئەم پرسیارەکەن ئەڵێن چێواری یعنی چی چێواری یعنی شوان نەوەڵا کەم بۆی سەوە نە خەڵک بەخێوی ناکا لێرە بۆنێ مسەلح جێوڕێکەش نەماوە شوێن نەماوە حیواناری بکەین ئەوە مەسەلەکە زۆری ئەوەیە بە پۆلیس و بە ئاسایش و هەمی هەوڵەتی لە دایرە تاعین بێ بە ئاسایشی بە پۆلیس ئیتی کەس نەشوانیەکە نەکە زەرعاتەکە نەکەس فەلاعەتەکە ئەنجا وەستە ئەوە لێرا وەختی خۆی کە خانوویەکە کرا پیاەوە کاکەمال بەتەمەترە لێمە بە خشتی قوڕیان بڕیەوە پیان ئیسەکەی ئەوە سای لەماوە کێ خشتە بڕێ و کێ ئەوواکە و هەموو شتەکان شتی تازە و مۆدێرن پێیا بوو خەڵکی بە مناڵی ئاتینە عربەتەوە دڵمان بۆ خۆش و کە گوێچەبانە خۆڵەکەمانە بینی و قوڕەکەمانە ئێستا گەڕەکە مەسن ڕاستە ڕەنگە خۆشتر بێت بەڵام لە ڕووی وەکو دیمەنی لادێەوە دیمەنی لادێ نەماوە هیچ ئێستا ئەم منتیقەی کە تۆ ئەیبینیت ئەمە هەمووی شوێنی فەلاعەت بوو ئەیبینی بەڵێ شوێنی فەلاعەت بوو هەتا 45 ساڵی لەمە پێش ئەمە ئەکرا بە داغڵ بە وشکەدانیانی ئەکرا بە و وشکەدان وشتە بەڵام وەکو زەرعات دە خوارەوە ئەکرا ئەو ڕۆی ئەم بڵێن ئەم سنوورە ئەچوو بۆ خوارەوە لە خوارەوە زەرعات شتیان لەبەرا کرد وەڵی خزمەتگوزاری کراوە بەڵام وەکو پێویست نە وەکو پێویست نەکراوە تێگەشتی عربەت ئێستا خەڵکی عربەتی تایە خەڵکی ناوچەکانی وەڵی هەموو نەوەی تایە نەکردە بە ئەوەی عربەتی بڵێن زۆر کۆنی بن نەبخوا زۆر بەکەمیتیامەوە لە فاو زبێر ئەو دوماتی خەڵکی زبێر و بەسڕن ئێرانی ئارە بەخوا ئەو 4 ساڵ لەوان ئەوە لێوان ناژی ڕستنەکەی خۆی تیانەماوە تیاماوە بەکەمی وڵا تیاماون بڵێ بەڵام خەڵکی زۆری شاتۆ لەگەڵیانە جێنشین بوو هەمووی تێکەڵ بۆ بێکە لەو کۆمپانیا کە ئەم ئاوەڕۆی گرتووە ئاوەڕۆکەمان تەواو بۆ خۆڵەکە فڕەنایەن چەندێکە وایە وەڵی دەمێکە وەڵا مانگونیە 2 مانگە وایە ئیشەکەش تەواو بووە بەس خۆڵەکە فڕەنایەن ئەمە خۆی ئاوەڕۆ بوو بەحساب بەڵێ ئاوەڕۆ بوو چاکیکەن هیچ پەیوەندیشی بەم بەردرگاوە نیە بەس خۆڵەکان لە بەردرگای ئێمە هەڵاوەتەوە ئارە وەڵا خۆڵیشێتە ناوڵەکان ئارە وەڵا زۆر هەچی مناڵمانە قاچی قلیشاوە هەچی گیانمانە لە خۆڵایە بڕوا بێ ماڵمان هەمووی خۆڵە ئەم کۆمپانیاڵی ئایدی و کۆمپانیا و کۆمپانیاژەڵی ئایدی و کۆمپانیا لەم بینەیە ماوینێتەوە وەڵا خەریکم سلی لە شیەکەم ئەمە بۆچی ئەبا هەر ببێ بۆ پشتی مناڵە بکە بۆین ئەمە بۆ پشتی جاران ئەنوود کە لەناو عربەتە مەشکە هەبوو مەڕووماڵاتە بوو ئەرێ وەڵا هەبووە مەشکە ئێستا نەماوە بۆچی نەوەڵا وڵا ئێستا بەبوونی غەسالەوە ئامێری تازە پیا بوو ئەوانە نەماوە مەڕووماڵاتیش ڕووی لەکەم ڕووی لەکەمی کردۆمیان بردو تۆ دەشتانەوە شارەوانی نایڵێ لە ناو خوابی کورە ناوەڵا لە ساعەیەکی نەیماوە
ئەی مەشکە لە حیوان و ئاژەڵوی نەبێتن مەشکە چیەژەنی ئەوەی بە کارەبایەکە پەنجەیەکی پیانێ و دووەکە بووە بە خەسالی ناو بازارێ فرۆشناڵن دوی کوردی خۆمان ئەوەی لادەکانە کاروان هیلادەکانە ئێستا ناو شارەکان ئەوەی نەماوە بەس لادەکانە تێگەیتی ئەگەر باتی تا بۆ عربەت لە جاتی ئەوەی کە سەیارەیەکی 2013 ببینە کە ئێستا ئەوە بە بەردەممانە ڕۆژ کامریەک بوو جاران تراکتۆرێک یاخود جووتێ مانگا و ئەبینی جووتیانەکریان جووتێکات هێسر و ئایبنێ بە گوێدرێژ و بە گاوانە جوتیانگرروان ناسویانگرۆ ئێستا لە زیاتێوانە هەمی سیاری آخر مۆدیێ لە هەمووی شتی جوانەوە کارێ زەمان بووە کارزێکی زۆر کۆنا هاتە مزگەوتەکە و کانیەکە و ئەوە چەند ساڵە وشکە ساڵی ژوشی کردو هەنەما بەهاران تۆزی هەڵاتەوە ماوەی ئەبوژێتەوە نامێنێویش ناوبانگی بووە بە خراپی دوو پشکی ئەو دوو پشکە تەمان ماناوە ئەوسا خۆڵی زۆر بوو خۆڵە بۆ خۆڵە بەتانی وا بوو ئەوش تالب بەوەیش بوو دوو پشکە ڕەشە دوو پشکە زەردەیشی بوو بەخوا لەو ڕەشار خراپتر بوو وڵایی من بەتان تەنان بە برایەکی خۆمیەوەدا سەر قەڵاکە پڕەبێ لە 1000 پێ و دوو پشک دوانم دیوەیەکێکیان بە بووکەکەی خۆمیەوە تازە ژێناومان وەڵای دوو وشک 1000 پێ و 1000 پێشە بینی دایەتی بە زەرام دوو پشکەکە ڕای کردو دوو پشتی عرە بەڵێ بینەوە کوشتومە لە قابرزانەکە لەگەڵ هیوای سەلامەتی بۆ مناڵانە بۆ دانیشتوانی عربەت هیوادارین لە دوو بشکە ڕەشەی عربەت بە دوور بن و هەموو کەسێک گیانی پارێزراو بێت لە دوو بشکە ڕەشەکە کە زۆر جار ئێمە بستومانە و ئەو داواکاری و ئەو گلیانی کە ئەم دانیشتوانە هەموو دانیشتوانی عربەت هیوادارین بکاتە جێگەی خۆی هەر نەبێتە بەرنامەیە کە پێشکەشیەکەین تا بەرنامەی داهاتوو بەخوای گەورتان ئەسپێرم کاتێکی شادێک ترێبینە خواتان لەگەڵ